تماشاوان جهال بات ام بحثی روشای عراقی بکن جبر کو بردام پیشوچون هنه پیشوچونین کریدی کنه مقتدا صدر داوی توییت کردن حال سرکران کردستان 24 بگمان در بازدبد بیجه نروش حالاتی نروش آواین و دی بیجه جن بردام سر بگمان خبات خواه یا چاک سازی یا اصلاحه درباره روش عراق برئیس عبدالرحمن جزائری چاودێری سیاسی و سربازی لموصل میوانه می برئیس عبدالرحمن داماتا باش به ایدینها ددمه دا کو جوین عالیین سیاسی لجواتا وزیر عراق بریو دچه بی بجداریا صدر جی دبیجه نروش حالات و نروش آواین و دی چاک سازی بردام کن وان دو پیامان تو چاد بینی گلو دوی توقیت دا منەی خۆی گەورە مەهرەبان سەرەتا سپاسان دەکەم بۆیە بۆ کەناڵەکەتان بۆ پێدانی ئەو دەرفەتە بۆ ئەوەی باس لە پرۆگرامی سیاسی بکەین کە ئێستا هەیە لە یەکەمیان ئەو کۆبوونەوانەی کە هەن هەرچەندە دۆخێکی چەق بەستووی کەوتۆتە وڵات و هەروەها پرۆسەی سیاسی پەککەوتووە بەڵام پێویستە لەسەر هەموویان کەوا هەست بە بەرپرسیارەتی بکەین لە بەرامبەر دەرچوونی وڵات لە ڕاستیدا دەرپێشخەریەکەی کازمی کامڕۆ هەستاوە لەگەڵ هاوکارانی کۆبوونەوەی کردووە لەگەڵ نوێنەری هەموو لایەنەکان کارێکی باشە بەڵام ئەوەی کە گرنگە پێویستە لایەنی سەدریش مرونەت بنوێنێ لە بەشداری لە پرۆسەی سیاسی ئەمە وا دەکا کام دەست پێشخەریە کامەڵ نییە تاوەکو نوێنەرایەتی تیاری سەدریش نەبێ هەتا ئەگەر لایەنێکی بچووکیش بێ لە پرۆسەی سیاسی و لە کای سیاسی مەبەستمان ئەوەیە کە بیڵێین تاوەکو ئێستا ڕێککەوتنێکی تەواو نەکراوە بۆ دەستپێکردنی گفتوگۆیەکان چونکە هەتا ئەگەر لایەنی سەدری کەسێکیش یاخود نوێنەرێکی هەبوایە لە گفتوگۆکان باشتر دەبێت چونکە دەزانن لە ڕۆژانی ڕابردوودا جادەیان جوڵاند و هەروەها ئاڵۆزی زۆر هەبوو چونکە پێویستە تیاری سەدریش بەشدار بێ حکوومەتێک پێک نایە کە تیاری سەدری بەشدار نەبێ ناتوانێت کە 73 کورسی بکشێنیتەوە 4 ملیۆن لایەنگری مقتدا سەدر هەیە بە هیچ شێوەیەک ناکرێت کە حکوومەت پێک بێ بەبێ سەدر هەتا ئەگەر دەستپێشخەری سەرۆکوەزیران و حەلبوسی و هاوکارانی کوردی شەبێوانەی لە پرۆسی سیاسیدا بەشدار بن من پێم وایە کە مێزەکە ئێستا پڕ نییە تەواو و کامەڵ نییە تاوەکو تیاری سەدری بەشدار نەبێ ئەگەر گفتوگۆکان لە بەغدابن یاخود لە شوێنێکی دیکە هەتاوەکو تیار سەدری بەشدار نەبێ گفتوگۆ هەبوو لە حەنانە ئەمڕۆ تیاری سەدری دەتوانێت کە چارەسەری دۆخەکە بکەوە هەروەها پرۆسەی چاکسازی بکرێ پێویستە بۆ ئەمەش موافقەیەکی جددی هەبێ بەڕێزم ئەمڕۆ پێویستە کە هەموو لایەنە سیاسیەکان بەشە سیاسیەکان بچنە حەنانە بەڵێ کەواتە ئەواتت بێژی ئەوە ئەم دشۆپینین دبە نه راوتا صدر عالیه دن قبول کرد تایبەتی دەوڵەتە یاساک و سەرنجان هەیە بێگومان ئەف هەردوو عالیە بتواوەیەکە قبول ناکەن لەسەر مێزێکی جوینایە ئەنجامدان کەواتە هەکە ڕەوش خوسا بەگەل و ئەم دچین بێژین نەخشە ڕێیا داهاتیە عێراقێ دی چارچوبێوان هەڤرەکان دەوێ چاوابە لێرە فشار هەیە کە من پێم وایە لەلایەنی دەرەکیەوە فشار هەیە ئەو کێشانەیە کە لەم کۆتاییەدا دروست بوون و هەروەها فشارێکی زۆری هەتا خستە سەر تیاری سەدری کە هەندێک بەیانی دەرکرد مقتدا سەدر و هەروەها گوتی کە خۆپیشاندانەکان خۆپیشاندانی ئاشتیانە نین و هەروەها بکشێنەوە
ئەم بابەتانە کاتێککە چون نێو پەرلەمانی عێراق و شوێنەکانی دیکە دەزانی کە پەرلەمانی عێراق پەک خرا چونکە ئەمانە ئەم گەورەترین دەسەڵاتی ئێستا دانانە و بینیمان کە چارەسەر نییە ئەمڕۆ ئێستاش چارەسەرێکی دیکە نییە ئەوە بە کەیفی ئەوانە نییە کە تیار سەدڕی یا خۆ چوارچەوەی هەماهەنگی چ دەکە جادە بڕیار دەدا بەڵام جادەکە دابەش کراوە لە بینی هەردوو لایەنەکاندا ئەمە ڕاستیە کە خەڵک بۆ تیاری سەدڕی شاتبوونە سەرجادە و بۆ چوارچەوەی هەماهەنگیش بەڕێز موختەدا سەدر هەتا ئەگەر لە سیاسەتیش بکشێتەوە و لە پرۆسەی سیاسیشدا نەبێت بۆ ماوەی چەند مانگێک بەڵام ناکرێ بڵێن چوارچەوەی هەماهەنگی نابێت تیاری سەدڕی قبول بکە یاخود تیاری سەدڕی چوارچەوەی هەماهەنگی قبول نەکە ئەمە لە دستوردا هەیە و مادە هەیە کە ڕوون کراوەتەوە کە دەتوانرێت تیاری سەدڕی بگەڕێتەوە و هەروەها حکوومەت بەیەکەوە پێک بهێندرێ ئەگەر هاتوو هەردوو لایەنەکان یەکتری قبول ناکەن وەکو من پێم گوتی دەوری ئەمڕۆ بۆ کوردەکانەوە هەروها بۆ حەلبوسیە و بۆ سوننەکانە کە دەورێکی گەورەیان هەیە ئەمڕۆ هەڵبستن لەسەر مێزێکی گفتوگۆ کۆ ببنەوە و هەروەها نزیکبوونەوە بکەن لە نێوان تیاری سەدڕ و چوارچێوەی هەماهەنگیش ناتوانرێت چوارچێوە قبوڵی سەدر نەکا و سەدڕیش قبوڵی ئەمانیش نەکە چونکە هەماهەنگی و هاوبەشی هەیە لە پرۆسەی سیاسیدا لە عێراقا ناکرێ هەمویان هەر یەکە و لە ماڵی خۆیان دابنێشن و نەگەڕێنەوە بۆ قانون و بۆ دەستوری عێراق و بۆ لە یەک تێگەیشتن ئەمڕۆ کلیلەکە لە لای کورد و لەلایەن بەڕێز حەلبوسی و سوننەکانە ئەمە دەتوانن چارەسەرێک بدۆزنەوە بۆ دۆخەی ئێستا و هەروەها دەست پێشخەری بکەن و هەروەها کاریگەری دەستوەردانی وڵاتەکانی شەیە ئەگەر بڵێ ئێران ئەمڕۆ دەوری لاوازە و نییە ئەمان دەتوانن هاوکار بن وە کاریگەریان هەبێ بۆ ئەوەی حکوومەتی داهاتووی عێراق پێک بێت زۆر سپاس بەڕێز عەبدولڕەحمان جەزایری چاودێری سیاسی و سەربازی لە مۆسڵێ ڕۆژێکی خۆش